ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیدار و کۆبوونەوە گفتوگۆکانی لە واشنگتن بەردەوامی هەیە. کەواتە جێی خۆیەتی بپرسین بزانین ئایا گرنگی ئەم کۆبوونەوە دیدارانە لە چیدایە، شوێن ئەوانەی کە کۆبوونەوەیان لەگەڵ دەکات، ئایا بۆچی باز لەوە دەکرێت کە کاتی سەردانی و دیدار و بانگێشکردنەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە بۆ واشنگتن؟ ئایا ئەمریکا چۆن دەتوانێت هاوکار بێت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لەو کێشە و ئاڵنگاریانەی کە ئێستا دروست بوو؟ ئەمان و چەندان پرسیاری دیکە لەگەڵ میوانەکانم شرۆڤە دەکەم کە بە سوپاسەوە هەرێک لە بەڕێزان مایلز کاکینز گوتەبێژی کۆمەڵی کۆمپانیەکانی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکور لە واشنگتن دی سی بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت، هەروەها ترێنت فرانکس ئەندامی پێشووی کۆنگرێس کە بەڕێزیشیان هەر لە واشنگتنەوە لەگەڵمان دەبن لە ویلایەتی ئاریزۆنا. زۆر سپاس بۆ میوانەکانم، سەرەتا لە بەڕێز مایلز کاکینزەوە دەست پێکەین. بەڕێز کاکینزم کاتتان باش، خۆشحاڵم جارێکی دیکە پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە گرنگاکەین. ئەم جارە ڕاستەوخۆ لە هەناردەکردنەوەی نەوتەوە دەست پێ ناکەمەوە لەگەڵ بەڕێستا لە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ دەکەم کە زۆر باز لە گرنگی کاتی سەردانی و بانگێشکردنەکە دەکرێت. ئەرێ بەڕاست بۆچی گرنگە؟ گرنگەکەی لای تۆ چییە؟ دەتوانی پێم بڵێ؟ وەرە باش. ئەمە سەردانێکی گرنگە بۆ سەرۆک وەزیران بارزانی لەم کاتەدا، چونکە ئەو دەتوانێت زۆر بابەت بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ بیگەێنێتە سەرکردەکانی واشنگتن دی سی. سەرۆک وەزیران بارزانی پێشوازی لێ کراوە لەلایەن وەزیری دەرەوەی ئەمریکا بەڕێز ئەنتۆنی بلینکنەوە و کۆبوونەوەشی هەبووە و کۆبوونەوەی دەبێت لەگەڵ ئەندامانی کۆنگرێس و بەرپرسانی باڵای ئیدارەی واشنگتن دی سی. بەڵێ، کۆبوونەوەی گرنگ ئەنجام درراوە لەگەڵ وەزیری دەرەوە جێگرەکانی، هەروەها لەگەڵ تینگتانکی ئەمریکا. ئەمانە کۆبوونەوە دیدارەکانی سەرۆکی حکوومەت بوون کە بەڕێز یەکێک بووی لە بەشدار بووان. دەتوانین بزانین لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باسی چی کرا؟ ئەو تەوەرە گرنگانە چی بوون کە گفتوگۆیان لەسەر کراوە؟ دوێنێ سەرۆک وەزیران دەستی کرد بە ئەجەنداکەی خۆی لە واشنگتن بە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک بابلین وەزیری دەرەوە دەستی پێکرد. ئەمە کۆبوونەوەیەکی گرنگ بوو و پەیامێکی گرنگ بوو کە وەزیری دەرەوەی ئەمریکا بەرامبەر سەرۆک وەزیران بارزانی دانیشت و باسی لە گرنگی ئەمریکا و گرنگی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان کرد وەکو بەشێک لەو پەیوەندی و استراتیژەیە 360 پلەی کە ئەمریکا هەیەی لەگەڵ عێراق لە ناویشیاندا هەرێمی کوردستان. من جێگەی شانازیم و دەرفەتی ئەوەم بۆ ڕەخساکە لەگەڵ سەرۆک وەزیران بارزانی ئەمڕۆ یەک ببینین، با بڵین کاتژمێرێک لەمەوبەر ئەو بەڕێزیان لەگەڵ ئەندامانی با بڵین تینگتانکی ئەمریکا لە خەڵکانی دەستە بژێر و هەڵبژێردرا و شارەزای زانکۆکان و پەیمانگاکان و تینگتانکی ئەمریکا کۆبوویەوە و باسی لە ئەجەنداکەی خۆی کرد بۆ ئێمە. من هەندێک لە گرنگترین چوار ئەجەنداکەی ئاشکراکەم. یەکێکیان سەرۆک وەزیران جەختی لەوە کردەوە کە دەیەوێت کە هەرێمی کوردستان بپارێزرێ و واشنگتنی ئاگادار کردەوە، سەرکردەکانی واشنگتنی ئاگادار کردەوە کە پێویستی بە سیستەمی بەرگری ئاسمانی هەیە لە دژی موشەکەکان کە لە ئێرانەوە ناوبەناو دەکرێنە سەر هەرێمی کوردستان. سەرۆک وەزیران بارزانی دەیەوێت کە بودجەیەک هەبێ و بەجەیەک هەبێ کە چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بکە، کێشەی بودجە نەمێنێ و جەختی لەوە کردەوە بە دیاریکراوی ئەوەی وتی نابێ موچە و قوتی خەڵکی وەکو چەکێک بەکار بهێنرێ، چەکێکی سیاسی لەلایەن بەغداوە بەرامبەر بە خەڵکی کوردستان. و سەرۆک وەزیران داوای کرد کە بە تەواوی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتە بۆ یکە
بوجە و موچە و دارایی کوردستان بۆ عێراق وەرەمی کوردستانیش بگەڕێتەوە و ڕێز لە دەستوری عێراق بگیرێت کە 2005 هەمویان دەنگیان پێیاوە. بەڵێ بەڕێز کاگینز دەگەڕێمەوە لات بە تایبەت لەسەر پرسی هەناردەکردنەوەی نەوت گفتوگۆکەم لەگەڵ بەڕێستا بەڵام ئێستا دەچمەلای زۆر بەڕێز ترێنت فرانکس سوپاس کە ئامادەی لەگەڵمان بانگێشکردنی زۆر خۆشحاڵم لەگەڵتان. زۆر سپاس بانگێشکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ کێشە و ئاڵنگاریەکانی نێوان هەولێر و بەغدا وا چاوەڕوان دەکرێت نزیکەی مانگێکی دیکە سەرۆکوەزیرانی عێراقیش سەردانی واشنگتن بکات کەواتە ئەما چ پەیامێکی دێدایە یاخود دەتوانم بڵێم خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم سەردانیکردنە؟ ڕوونە کە من زۆرم پێخۆشە کە من وەک خۆتان دەزانن کە من پاڵپشتیکارێکی سەرسەختی سربەخۆیی کوردستان بووم ئەو کاتێک کە کورد دژی داعش شەڕیان دەکرد لە عێراق و با بڵێن خەڵکی کوردستان ڕوبەڕووی ئەم شەیتانە بوونەوە و کە پەتایەک و شێرپەنجەیەک بڕووی لە عێراق کرد بوو و من ئەو کاتە لە کۆنگرس بووم و داوام کرد کە بەڕاستەوخۆ هاوکاری سەربازی بگەێنرێتە هەرێمی کوردستان چونکە دەبوو بچێتە بەغدا و زۆرێک لە هاوکاریەکان نەدەگەیشتنە کوردستان و کورد ئەو ئازایەتی و قارەمانەتی و جەربەزەی پیشاندا بەرامبەر بە هەموو دنیا بۆیە پێشبینی ناکرێ بەڕاستی ئەوەی کە کورد کردی بەڕاستی قارەمانانە شەڕیان کرد و توانیان کە پەیوەندیەکی باشیان لەگەڵ با بڵێن ئەمریکا بهێڵنەوە و ئێمە چۆن پەیوەندێکی بەهێزمان لەگەڵ ئیسرائیل هەیە و دەبێ ئێمە پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵ هەرێمی کوردستان و دەبێ ڕێگان پێ بدرێن نەوت وەکو ئەوەی کە خۆیان پێیان خۆشە دەیانەوێ بفرۆشرێ وەکو ئەوەی کە لە مافیان هەیە بیفرۆشن و بتوانین کە وەکو نەتەوەیەک بەرگری لە خۆیان بکەن دەبێ ئەم هاوکاریە بەردەوام بێ ئەو ئالنگاری کە کورد هەیەی ئەویش ئەو شەڕە بریگرتەیە کە میلیشیەکانی ئێران ئەیکەنە سەر با بڵێن هەرێمی کوردستان و کێشەی بۆ دروست دەکەن ئەمە شەڕێکی کۆنە چونکە ئێران کێشەیە نزیکەی 50 ساڵە ئەمریکا ئێران کێشەیە لە ناوچەکە بۆ ئێمە بۆ هاوپەیمانەکانمان دەیەوێ ئەتۆم دروست بکە دەستی بکاتە چەکی ئەتۆم و لە ڕێگەی بریگرتەکانی و میلیشەکانیەوە حیزب الله و ئەوانی دیکەوە کێشە بۆ ئێمە دروستەکە بۆ هاوپەیمانەکانمان دروستەکە و هیچ کەس نەیتوانیوە ڕای بگرێ و بۆیە من هیچ کەسێک با بڵین بە باشتر لە خۆم نازانم بۆ گەلی کورد و کوردستان. بەڕێز فرانکس ئەمە بیرروڕایی بەڕێستان بوو کە بۆت باس کردین دەبێت بڵێم ئایا ئەمریکای بایدنیش هەمان ڕاوبۆچوونی هەیە لەسەر هەرێمی کوردستان؟ ببوورە دەتوانی بڵێتەوە؟ دەمەوێت بڵێم ئەمەی کە تۆ باست کرد ئەم دەربڕینەی بۆ کورد باست کرد ئەم پشگیرەی بۆ کورد باست کرد لە ناوچەکەدا بۆ هەرێمی کوردستان ئایا بە هەمان شێوە ئیدارەکەی بایدنیش هەمان هەڵوێستی هەیە؟ بەڵێ نەخێر ئەمە بۆ چوونی بەڕێز بایدن نییە پێم وابێ بایدن لە ڕێگەی بەغداوە سیاستەکەی وای لە ڕێگەی بەغداوە کار بکە و پێی وایە کە بەغدا باشترینە بەڵام ڕواقعەکە ئەوەیە و ڕاستیەکە ئەوەیە کە کورد ئازایەکی باش و زۆری پیشان داوە و سەلماندویانە کە ئەوان هاوپەیمانی ڕاستەقین و دۆستی ڕاستەقینەی ئێمن بۆیە من پێم وایە گرنگە کە ئیداری ئەمریکام سیاسەتەی بگۆڕێ چونکە بۆ ئاشتی و سەقامگیری ناوچەکە باشترە و کورد زیاتر لە وڵاتانی عەرەبەی دیکە بەتەنگ سەقامگیری و ئاشتی ناوچەکەەوە بووە و پاڵپشتیکارێکی ئاشتی بۆ لە ناوچەکە و واقعەکەش ئەوەیە کاتێک کە تۆ خەڵکێک هەیە لە ناوچەکە لە ناوچەیەکی پڕ لە کێشە و تەنگەژە هاوپەیمانێکی تۆ بێ کە ئەویش کوردستانە و دانی دەبێدانی پێدا بنی دەبێ بە تەنگیەوە بچی و هاوکاری بی چونکە گەلی کوردستان وەکو میلەتێکی ئازاد وەکو میلەتێکی دیموکرات حکوومەتێکی دیموکرات سەلماندویانە کە لە ناوچەیەک و هەڵکەوتەیەکی جوگرافی زەحمەتدان بەڵام بەردەوام پاڵپشت و
هاوکار و هاوپەیمانی ئەمریکا بوون و ئازایەتی خۆیان پیشانداوە من 100% پشتیوانی گەلی کورد و دۆزی ڕەوای گەلی کوردم لە بابەتی دەرهێنانی نەوت و فرۆشتری نەوت من پاڵپشتیکارێکی باش بوون لە دابینکردنی چەک بۆ کورد پاڵپشتیکارێکی باش بوون و هاوکاریەکان هەر چۆنێک من ئامادەم و پاڵپشتیم کردووە. بەڵێ ئەنتۆنیۆ بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە ئیدارەکەی بایدن هەمان هەڵوێستی تۆی هەبوو لەسەر کورد لەسەر هەرێمی کوردستان لە عێراقێکی فیدراڵدا ئارامی و سەقامگیری و پاراستنی کورد گرنگە بۆ ئەمریکا. پێم خۆشە بزانم دید و بۆچوونی تۆ لەسەر قسەکانی بلینکن چییە؟ من چاوەڕێکم بزانم ئەوەی کە ئێڵێن جێبەجێەکەن و من وەکوتم من داوای هەموارکردنەوەی ئەو یاسایم کرد ئەو بڕیارم کرد کە هاوکاری دەنات بۆ عێراق من وتم ڕاستەخۆ بینێرن بۆیە گرنگە کە ساڵێکی پێچوو تا ئەمە بکرێ بۆیە من بەڕاستی زۆر متمانم بە ئیدارەی بایدن نییە و با ببینین بزانین بەڕاستەوە خۆ لەسەر ئەرزی واقع چۆن ئەتوانن نزیک بنەوە لە کورد من لێرەوە داوا لە ئیدارەی بایدن دەکەم زۆر گرنگی بە کورد بدە زۆر چاوی لە کورد بێ زۆر چاوی لەو دۆستە زۆر باش و متمانە پێکراوەمان بێ لە دەستی نەدەین و هاوکار من لەوەی کە سەرکەوتوو بن هاوکاریان من لە ڕێگای سەرکەوتن لەو ڕێگەیە کە دەستیان پێکردو لە هەرێمی کوردستان لەو سیاست و استراتیژیای گرتویانتە بەر هیوادارم جارێکی دیکە هیوادارم و داواشیان لێ دەکەم کە هاوکاری کورد بن و بتوانن بەوەی کە ئەو سیاستی کە کورد دەیەوێ بیبەنە پێشەوە. بەڕێز فرانکس گفتوگۆی زیاترم دەبێت لەگەڵم بمێنەرەوە بەڕێز کاهینز کەواتە بەر لەوەی بچمە سەر دۆسیەی هەناردەکردنەوەی نەوت بەلامەوە گرنگە ڕای ئێوە بزانم لەسەر دۆستایەتی کورد هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا. بەڕێز فرانکس باسی لەوە کرد کە کورد دۆستێکی ڕاستەقینەی ئەمریکا ئەمریکاش هاوبەشێکی ڕاستەقینەی کوردە لە ناوچەکەدا؟ بەڕێز فرانک دەبێ دەستخۆشی بکە لەوەی کە و دەبێت دەستخۆشی لێ بکرێت لەوەی کە داوای کرد و ڕاستەخۆ هاوکاری بدرێتە پێشمەرگە. ئەمە بەڕاستی ئاماژەیەکە بۆی کە لە پابندی دارایی ئەمریکا و هاوکاری دارایەکانی بۆ ئەمریکا و هاوکاری سەربازەکانی بۆ ئەمریکا بۆ هەرێمی کوردستان لە ناوچەیەک کە داعشی تێدا بۆ کورد ڕوبەڕووی بۆتەوە. ئەمریکا و کوردستان ئەم هەماهەنگی خۆیان قوڵ دەکەنەوە هەن نەک لە بواری با بڵێن سەربازی بەڵکو لە بواری کەلتوریش دەبینین هەوڵی جیاجیا هەیە لێرە و لەوەیە کە قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر پرۆگرامی هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بۆ فێرخوازان و بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و هەروە ئاڵوگۆڕی زانستی ئەو قوتابی و خوێندکارانی کە لە کوردستانەوە دێن بۆ زانکۆکانی ئەمریکا ئەو خوێنەوە گەڕێنەوە و بۆ با بڵێن ئەو پرۆگرامانی کە هەیەی بۆ سەرکردەکانی کەواتە هاوبەشی و دۆستایەتی ئەمریکا و کورد بەردەوامە. دۆستایەتی کورد و ئەمریکا بەردەوام دەبێ و گەشەش دەکا و هەبوون و سەردانی سەرۆک وەزیران بارزانی ئێستا کە لە واشنتنە ئەمە هۆشیاری بڵاو دەکاتەوە لە ڕای گشتی ئەمریکا مەبەستن بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی ئەمریکا و ڕای گشتی ئەمریکا دەبێت تێبگا لە کورد لە مێژووی کورد لە زمانی کورد لە کەلتوری کورد و لە بابلین کە جیاوازن تێبگەن کە کوردستان جیاوازە لە باشوور و ناوەڕاست و عێراق بۆی کە وەبەرهێنان زیاتر بچێت هەرێمی کوردستان گەشتیاری ئەمریکی زیاتر بچێت هەرێمی کوردستان و ئەمەش لێکەوتەی دیکەی دەبێ بەرەو باشترکردنی دۆخی ئابووری و سیاسی سەربازی لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بتوانێت ناوچەیەکی سەرنجڕاکێش بێ بۆ گەشتیاران بە هەمان شێوەی کاکینس. ئێوە گوتەبێژی کۆمەڵی کۆمپانیەکانی پیشەسازی نەوتی کوردستانن و پێشتریش ئاماژەم پێکرد کە لەسەر پرسی وزە گفتوگۆمە بێ لەگەڵ بەڕێزت لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەت هەبووە. ئایا سەرۆکی حکوومەت هیچ گەرنتێکی وەرگرتووە بۆ دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان یاخود چۆن باستان لەو پرسە کرد؟
سەرۆک وەزیران و ئەجێنداکەی و ئەو پەیامانەی کە پێی بوو و بە هەمان شێوەیە ئەپیکۆرە پەیامەکانی ئەپیکۆر و ئەجندای ئەپیکۆرە ئێمە 8 کۆمپانیای گەورەی بواری نەوتمان هەیە لە ئەپیکۆر من ئەم هەفتەیە لە واشنگتنم و لەگەڵ نۆ ئۆفیسی جیاواز لە ئەندامانی کۆنگرس کۆ دەبمەوە لە سینات و ئێمە ئەو کۆنگرسمانانە ئاگادار دەکەینەوە کە دەبێ بە کردار گوشار بخەنە سەر کۆشکی سپی و گوشار بخەنە سەر بەغدا پێش ئەوەی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی مانگی داهاتوو ببورن مانگی 4 سەردانی با بڵێن واشنگتن بکە ئەگەر بەڕێز سوودانی هاتە واشنگتن دیسی و بەردەوام با بڵێن پارەی باشدەرانی ئەمریکی بباتەوە لەگەڵ خۆی بۆ عێراق و هاوکاری عێراق واتە دەبێ با بڵێن ئەمریکا وەکوتم ئەگەر بێتە ئێرە پارە و سەرکەوتنی سیاسی و سەربازی خۆی بێنێتە ئێرە و بیداتەوە ئەمریکا و بێت لە بەرامبەردا لە بەرامبەر ئەم پاڵپشتیانی ئەمریکا کۆمپانیا ئەمریکیەکان کە لە کوردستان کار دەکەن کۆنەوتیان ڕابگرێ و گوشار بخاتە سەر هەرێمی کوردستان ئەمە سیاسەتێکی هەڵەیە داواتە دەتوانێت ئەمریکا گوشاری لێ بکات ئاماژەکان بە کام ئاراستەیەدا دەڕۆن بەڕێز کاکینس بەڵێ پرسیارەکەم گەیشت من هاوڕام وەکوتم لەگەڵ ئەو بەڕێزە بەڕێز مایلز زۆر هاوڕام کە کاتێک کە سوودانی بەڕێز سوودانی دێتە واشنگتن دەبێ گوشاری لێ بکرێ کە با بڵێن وڵاتێکی گەورە تیرۆریست کە ئێرانە و عێراق با بڵێن نزیکە لێەوە بەڵام هاوپەیمانەکانی ئێمە کە ئەو هەرێمی کوردستان کەوتە بەر هێرشی ئەم وڵاتە و کوردستان بەردەوام ئازایەتی خۆی پیشان داوە و نەچەماوەتەوە بۆیە گرنگە کە لە ئەمریکا گوشار بخرێتە سەر سوودانی بۆیە کە نانادەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و ئۆتۆنۆمی فێدراڵی هەرێمی کوردستان بپارێزرێ و کار بکە وەکەوەی کە لە دەستوران هاتووە بۆیە گرنگە کورد بپارێزرێ و هەرێمی کوردستان بپارێزرێ بۆ ناوچەکە گرنگە چونکە ئەگەر ئێران دەستی بگاتە چەکی ئەتۆم ناتوانانی بین پێشاوی خۆت کە ناوچەکە ڕوبەڕووی چی دەبێتەوە و ئێمە ڕوبەڕووی چی دەبینەوە و کورد بەڕاستی بەردەوام دژی پرۆکسیەکانی ئێران وەستاونەتەوە و خەڵکی ئەمریکا مەلێرەوە پێتان ئەڵێم پێزانینی هەیە بۆ ئەم ئازایەتی و بۆ هاوپەیمانی ئێوە لەگەڵ ئێمە بەڕێز فرانکس وەکو دۆستێکی کورد تا چەند ڕازین لە هاوکاریەکانی ئەمریکا بۆ کورد و بۆ هەرێمی کوردستان من تا ئێستا ڕازی نیم بەڕاستی من پێم وانە ئەمریکا ئەو هاوکاریەی کرد بێ بەرامبەر ئەو چاکەی کورد ئەو هاوپەیمانەی کورد و ئەوەی کە هاوکاریکردنی کورد دەبێت لە ڕێگەی عێراقەوە بێ ئەمە زۆر خراپە وەک بەڕێز مایلزی ژووتی کە بەردەوام بەغدا کوردستان بچووک دەکاتەوە دەیگووشێ و من ئەگەر لە منە پرسی بەڕاستی هیچ ڕازی نیم و من ئەگەر بچمەوە کۆنگرس بە دڵنیاییەوە 100% هەموو کاتی خۆم تەرخانەکەم بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان چونکە من پێم وایە ئەمە بۆ ناوچەکە گرنگە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا گرنگە ئەمە زۆر گرنگە سیرکەن حەماس ئێستا چی ئەکا بەرامبەر بە ئیسرائیل و چی کرد بەرامبەر بە ئیسرائیل ئەمە حەماس لەژێر چەتری ئێرانایە بریگرتەی ئێرانەکە و کارە دەکات بۆیە بینە پێشچاوی خۆتان هەندێک جار بۆ ئێمە زۆر گرنگە کە ئەم کێشەیە چارەسەر بکەین واتە تۆ کێشەی فەلەستینی چارەسەر نەکرد چی لێکەوتەوە ئەگەر کێشەی کورتیش بە هەمان شێوە لە ناوچەکە چارەسەر بکرێ دەبێ پێشبینی بکەی کە شتێکی خراپ و کێشت بۆ دروستەکە بۆیە من ئەگە چوومەوە کۆنگرس من خۆم تەرخانەکەم بۆ دۆزی کورد بۆ سربەخۆیی کورد و گەورەی کورد و مەدالیای شانازی کورد لە ئیدارەکانی ئەمریکا زەقەکەمەوە پیشانی هەموو لایەکی ئەدەم بۆی کە بایدن بتوانێت وەڵام بداتەوە کە چی دەبێ بەرگە کورد بکە بەڕێز فرانکس واتە من ئەوەی تێگەیشتوم لە قسەکانی بەڕێزت بەم شێوەیەیە
بۆ خۆتان دەزانن فشارێکی سیاسی ئابووری ئەمنی تەنگی بە هەرێمی کوردستان هەڵچنیوە ئەتەوێ بڵێ هەموو ئەمانە هێشتا بایدنی ڕانەچڵەکاندووە لە ئەمریکا؟ من پێم وایە کۆشکی سپی ئاگادار نییە لەو ئەو ئالنگاریانەی کە ڕوبەڕووی کورد بوونەتەوە ئەوێ بە شێوێک لە شێوەکان سیاسەتێکی بێلایەن وەکو بڵێ سیاسەتێک کە نەکەوێ بە هیچ لایەکە هەڵی بژاردووە و کوشکی سپی تا ئێستا ناڵێ کە چی باشە بۆ کورد دەبێ چی بکرێ و لە ئیدارەی ترامپ و با بڕێن ئۆباماش هیچ سەرکەوتنێکم نەبینی هیچ هاوکارێکی باشم بۆ کورد نەبینی لە ئیدارەی ترامپیش کە هەندێک جار هاوکاری باش هەبوو بەڵام بە گوێری ئەوە نەبوو کە من داوام دەکرد کە من ئەم ویست بەڵام باشتر بوو پێشمەرگە بەڕاستی وە کورد ئازایەتی و قارەمانەتی ئەوان کاتێک کە هیچ کەسێک ئامادە نەبوو ڕوبەڕووی داعش بۆسێتەوە داعش خەڵکی دەسووتان خەڵکی سەردەبڕی ترس و تۆقینی بە هەموو دنیادا بڵاو کردو بەڵام ئەوە پێشمەرگە بوو کە سنگی خۆی کردە قەڵغان چوو بەرەکانی پێشەوە خوێنی خۆی ڕشت داعشی ڕاگشت تەلیسمی داعشی شکان بەڵام بۆ من بەڕاستی ئەمە زۆر بۆ من گرنگە ئەمە شتێکی ئاسایی نۆرماڵ نییە بە سەر منە تێپەڕێ بۆیە ئەمە شتێکە کە ئەم ئازایەتی هەموو جیهان بیبینێ بەڕێز فرانکس بیرمان نەچێت ئەمریکا لە عێراق پارێزەری دەستورە و ئێستا عێراق بە شێوەیەکی یاسایی و دەستوری مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا ناکرێت کەواتە لێرەوە ناتوانێت فشار لە عێراق بکات بۆی بە پێی دەستور و یاسا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات؟ ئەمە هیچ پرسیارێک هەڵ ناگرێت بەڕاستی کە ئەگەر ئەمریکا بڵێ ئێمە دان بە کوردستان دادەنێ و هاوپەیمانێکی گرنگی ئێمن بەشکل لە پرۆسەیە و ئێوە لە حکوومەتی ناوەند ئەمانە دەگوشن گوشاریان بۆ دێنن بۆیە من پێم وایە کۆشکی سپی دەتوانێت ئەو کارە بکە و بەغدا ناچار بکە و ئەوەی کە ئەمریکا کردوێتی بۆ عێراق و عێراقی با بڵێن داگیر کردیان ئازاد کرد هەر ناوێکی لێ دەنێن بەڵام جارێکی دیکە ئەمریکایان کردە دەرەوە و جارێکی دیکە عەداعشاتەوە و ناچاریان کرد جارێکی دیکە بێتەوە بەڵام ئێستا جارێکی دیکە داوامە لێ دەکەن دەربچینەوە بۆیە من پێم وایە کە داعش و توندڕەوەکانی دیکە جیهادیەکانی دیکە هێشتا عەقڵیەتیان هەرماوە بوونیان هەرماوە و جارێکی دیکە کونێک دەدوزنەوە بۆی کە جارێکە لێەوە دەرکەونەوە و سەرۆکی ئەمریکا ناچار دەکەن جارێکی دیکە بگەڕێتەوە بەڵام ئێستا گرنگە کە ئەو توانای کە هەیەی هاوپەیمانەکانی و ناوچەکەش بتوانێت لە ڕێگە بپارێزێت. دەگەڕێم وڵات بەڕێز فرانکس بەڕێز مایلز کاکینس باست لەوە کرد کە ئێوە چاوەڕێن لە ڕێی کۆنگرێسەوە فشار لە محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بکرێت بۆ ئەوەی کە ئەم دۆسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یەکلای بکرێتەوە. پرسیارەکە ئەوەیە کۆنگرێس دەتوانێت چی بکات و چۆن فشار بکات لە حکوومەتی عێراقی یاخود ئەوەشم پێ بڵێ بزانین ئایا هیچ بژاردەیەکی دەستوری لەبەردەستایە کۆنگرێس؟ کۆنگرێس لە ئەمریکا بەرپرسیارە لە بودجە بەرپرسە لەوەی کە دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم پارەیە لەکوێ خەرجەکرێت. ئاپیکۆر پەیامی ئاپیکۆر ئەمەیە بۆ کۆنگرێس یەکەم هەتا سەرۆکوەزیران سوودانی دەست بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان نەکاتەوە و هەتا پێویستە کێشەی بودجە لە نێوان هەولێر و بەغداد چارەسەر نەکات و ئەگەر ئەو دووشتە نەکات سەرۆکوەزیران سوودانی ئەمریکا نابێ هیچ جۆرە پارەیەک بداتە بەغدا. ئەمە یەک. من جارێکی دیکە هاوڕاتم بەڕێز مایلز ئەمریکا زیاتر لە 1 ملیارد دلار لە هاوکاری سەربازی و چەندان ملیاری دیکە دەداتە هاوکاری مرۆیی بە عێراق ساڵانە. بۆیە عێراق
دەتوانێ باجەکەی بدا و عێراق دەتوانێت خۆی ئەم تێچووە بگرێت ئەستۆ ئەگەر نەوتی هەرێمی کوردستان دەست بکات بە هەناردەکردنەوە هیچ عەقڵیەت و لۆژیکێکی تێدا نییە هاوڵاتیانی ئەمریکی لێرە باج بدەن و تۆ پارەکەی بدەیتە بەغدا و بەغداد ڕێگری بکات لە کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان نەوت بفرۆشن بەڵام ئیدارەی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا دەتوانێت ئەم پەیامە بنێرێ و ئەم گوشارش بنێرێ ئێمە لە ڕێگەی کۆنگرێسەوە ئەم پەیامە ئەگەینە کۆشکی سپی و کۆشکی سپی بۆ بەغدا من پێم وانە ئێمە دەبێت دەرگامان بۆ سوودانی بکەینەوە لە کۆشکی سپی ئەگەر بەڕێ سوودانی ئامادە نەبێ و بڕیار نەدا بۆی کە هەموو خەڵکی عێراق لە ناویشیاندا خەڵکی هەرێمی کوردستان بە خۆشی بژین ئێمە پێمان وایە دەبێ بەڵێ مەرج دابنین باشە ئێوە چەندین جاری دیکە هەوڵتان داوە لە ڕێی کۆنگرێسمانەکانەوە ئەم پەیامە بگەێنن ئایا کۆنگرێسمانەکان هاوڕای ئێوەن پشگیری ئێوە ئەکەن لەو دۆسیەیە بە هەمان شێوەی داواکاری ئەپیکور ئێمە زانیاریمان داوەتە ئەندامانی کۆنگرێس پێشەوەی بچنە کۆنفرانسی ئاسایشی میونشن چەند هەفتەیەک لەمەوبەر و بەڵێ ئەو پەیامەی ئێمە گەیشتووەتە سەرۆک وەزیران سوودانی لە میونشن بەڵام ئێمە 553 ئەندامی کۆنگرێسمان هەیە ئێمە پێمان وایە کە کێشەی ئاپیکور کاریگەری لەسەر هەموو ئەمریکا هەیە و پەیوەندی بە هەموو ئەمریکاوە هەیە و دەبێت لەلایەن کۆماری دیموکراتەکان و پشتیوانی بکرێت و بەدڵنیار لەلایەن سەرۆکی ئەمریکاشەوە پشتیوانی بکرێت ئەمە کێشەیەکی سادەیە زۆر سادەیە هاوکێشەیەکی زۆر سادەیە تۆ ئەگەر کۆمپانیایەکی وڵاتەکەت لە وڵاتێکی دیکە پارە وەربگرێ بەڵام ئەو وڵاتە بێت لە وڵاتەکەی تۆ پارە ببات و وەری بگرێ هاوکاری لێ وەربگرێ بەڵام ئامادە نەبێت کۆمپانیا وڵاتەکەی تۆ لەوێ کار بکە بۆیە بەغدا خۆی بە ئەنقەست ئەم هەناردەی نەوتەی ڕاگرتووە دەستخۆش بەڕێز من یەکشت ئەڵێم من نامەوێت بچمە ناو قسەکانتان بەڵام من 100% هەر لە سەرەتاوە تا کۆتایی 100% پشتیوانی قسەکانی دەکەم و ڕاست دەکە و بەڕێز بارزانی سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستی ناوە کۆبوونەوەکانی زۆر سەرکەوتوو بوون و بەدڵنیام کە لە چەند ڕۆژی داهاتوو کۆنگرێسمانەکانی ئەمریکا هاوڕا دەبن لەگەڵ ئەوەی کە بەڕێز مایەڵ زووتی دەستخۆش سواس بۆ هەریەک لا بەڕێزان مایلز کاگینز گوتەبێژی کۆمەڵی کۆمپانیەکانی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکور لە واشنگتن دیسی هەروها بەڕێز ترێنت فرانکس ئەندامی پێشووی کۆنگرێس لە ئەریزۆنیاوە لەگەڵمان بووی گەلێک سپاسدانەکەم دەستان خۆش بێت باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشاد